لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر دەکەین. دیمەنەکان لەسەر شاشەی کوردستان 24 بەردەوا من بەڵام با لەگەڵ میوانەکانیشمان گفتوگۆ بکەین. دکتۆر مەهدی ئەبوبەکر پسپۆڕی فەلسفەی سیاسی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون بە خوێندنەوەی تۆ. جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران فراوانتر دەبێت یان بەرەو هێوربوونەوە دەچێت؟ سڵاوتان لێبێ، ڕەنگە ئەم پرسیارە فرەلایەنە بێت ئەبەوەی کە بڵین ئایا ئەم جەنگە بەرەو کۆتایی هاتن ئەچێیان بەرەو فراوانبوونی زیاتر ئەچێ. لێرەیە نازانین مەبەست لە فراوانبوونەکە ئەوەیە دەوڵەتانی تر، دەوڵەتانی ناوچەکە بە تایبەتی دەوڵەتانی کەندا و تورکیا، ئەزەربایجان بگلێنە شەڕەکەوەیان. مەبەست لەوەیە کە ئایا ئەم جەنگە زیاتر پەراسەنێ لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەلایەکیان وەک خۆشە دوتت هەمەلایەنەیە دواتر باسی ئەوە ئەکەین کە وڵاتانی دیکە دێنە ناو جەنگەکەوەیان نا. مەبەستم فراوانبوونی نییە، مەبەستم بەردەوامبوونیەتی سەرەتا باسیەوەم بۆ بکە. ئەم جەنگە بە جۆرێ و ئامانجانەی کە سەرەتای جەنگەکە ڕاگەێنراوە و ئەو ئامانجانەی کە لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2024ەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاندووە کە ئەتوانین بڵین ئەم شەڕی ئێستا، ئەم جەنگەی ئێستا هەر درێژکراوەی ئەو جەنگەیە کە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ڕوویداوە. بۆیە ئەو ئامانجانی لەو کاتەوە دیاری کراوە و دواتریش بە مەراحل و قۆناغ بە قۆناغ کە شەڕ کراوە لەگەڵ پرۆکسیەکانی ئێرانە. ئێمە بە خوێندنەوەی ئەم قۆناغ بە قۆناغی جەنگەکە کە بەردەوام بووە ئەتوانین بڵێین ئەم جەنگەی ئێستا تاوەکو نەگاتە ئامانجی خۆی و ئەو ئامانجانەی کە ئیسرائیلەکان و ئەمریکیەکان دیاریان کردووە ئەم شەڕە ینی ئامانجەکان چین؟ چونکە ترامپ زوو بۆ چوون و داواکاریەکانی ئەگۆڕێ بە دیاریکراوی ترامپ چیەوێ لە ئێران؟ من مەبەستم زۆر مەبەستم بۆم پرسیارە بکەیت. ئامانجەکان ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ماوەی 8 ڕۆژی ڕابردووە کە جەنگەکە دەستی پێکردووە، ڕۆژانە ئێمە ئەبینین تەسریحات و لێدوانی جیاواز ئەدا دۆناڵد ترامپ. هەر ڕۆژی جۆرە لێدوانێک ئەدا. ئەم لێدوانانە ئەگەر کۆی ئەم لێدوانانە کۆ بکەیتەوە دیراسەیشان بکەیت، ئەگەیتە دەرەنجامێک کە ئامانجەکە لی بریتیە لە گۆڕانکاری لە ڕژێمی ئێستای ئێرانە. هەموو ئەو لێدوانانەی کە ئەیدات کۆی لێدوانەکانی بریتیە لە گۆڕانکاری لە ڕژێمی ئێستای ئێرانە کە ئەکاتەوە ئەو لێدوانانەی کە لە دوای ئۆکتۆبەری 2024 و 7 ئۆکتۆبەری 2024ەوە بنیامین ناتانیاهۆ ڕایگەیان کە ئێمە نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاستە گۆڕین و ئەبێ ڕژێمی ئێران کۆتایی پێبێت. بۆیە لە ماوەی هەفتەی ڕابردووە ئەو لێدوانانە کە هەر جاری بە شێوەیەک تعبیری لێکە، هەر جاری بە شێوەیە گزارشی لێکە دۆناڵد ترامپ، هەموو لێدوانەکانی بریتیە لەوەی کە ئێمە ئەگەر دیراسی بکەین ئەگەینە ئەو دەرەنجامەی کە ئەم شەڕە هەتاوەکو کۆتایی هاتنی ڕژێمی ئێستای ئێران بەردەوامە بێت. هەر ئەوەنەیە دکتۆریان یانی ئێستا ترامپڵێ سەرکردایەتێکمان لە ئێرانەوەی کە دژی ئەمریکا و ئیسرائیل نەبێ. ئەمە و ئامانجەیە کە جەنگەکەی بۆ هەڵگیرسا و ئەمریکا بەوە ڕازی دەبێت کە ئەگەر دەسەڵاتی ئێستای ئێران ڕازی بن بۆی دژایەتی ئەمریکا و ئیسرائیل نەکەن وەک خۆیان دەڵێن. خاتونجیان، ئەم ڕژێمەی ئێستا ڕژێمێکە لە ماوەی 47 ساڵی ڕابردووە دروشمەکەی بریتی بووە لە ڕوخاندنی دەوڵەتی ئیسرائیل و دژایەتیکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و دژایەتیکردنی هەموو ئەو دەوڵەتانەی لە فەلەکی ئەمریکایە ئەسوڕێنەوە. بۆیە هەر ڕژێمێک کە دێتە سەرکار لە دوای 28 مانگەوە ئەو ڕژێمە نابێت کە لە پێش 28 مانگ لە سەرکار بووە. واتە کە ئێمە ئەڵێن گۆڕانکاری لە ڕژێمەکە، گۆڕانکاری لە سیستمەکە مەرج نییە. مەبەستمان لەوە نییە کە دەوڵەتی ئێران ئەڕوخێ، مەبەست لەوەیە ئەبێ دەوڵەتی ئێران ئەو سیستمەی کە تایە دەست بەکارە بێ ئەبێ پارادایم و فکر و ئامانجی خۆی لە ڕووی سیاسیەوە بگۆڕێواتە ئەبێ دەسەڵاتێک بێتە سەرکار، سیستمێکی سیاسی، ڕژێمێکی سیاسی بێتە سەرکار، ئەم ڕژێمە دۆستی ئەمریکا بێ. ئەیتر ئەوش کەوتۆتە سەر پەرەسەندنەکان. ئایا
ئەم ڕژێمەی ئێستا لە ناوخۆیە گۆڕانکاریەکە بێ میانڕەوەکان دێنە سەرکار و بۆ ماوەیەک دۆستایەتی ئەمریکا ئەکەن و دواتر لی پاشە گەزە بنەوە و کە بەهێزە بنەوە دووبارە دروشمەکانیان بەرزەکەنەوە یاخود ئەوەتانێ ئەم ڕژێمە کە پێیان وەکو ئەوەی کە لە ماوەی 47 ساڵی ڕابردووە دەسەڵاتیان بەدەسەوە بۆ بەتەواوەتی بە میانڕە و تونڕەوەکانەوە کۆتایان پێدێ کۆمەڵێک نخبەی سیاسی تر دەسەڵاتە گرنە دەست لە ڕێگەی کودەتاوە یاخودەوەتا لە ڕێگەی ڕاپەڕینێکی جەماوەریە و ڕژێمیشی تازە دێتە سەرکار کە ئەم ڕژێما بێتە دۆسی ئەمریکا. کەواتە ینی بابەتەکە تەنیا گۆڕینی تەواوی دەسەڵاتی ئێران نییە بەڵکو پلانی ئەمریکا و ئیسرائیل نەهێشتنی مەترسیەکانی ئێرانە. ئەزانی چۆن یعنی ئێمە هەر سیستمێکی سیاسی کە دروستە بێ لە هەر وڵاتێکە ئەم سیستمە سیاسی ئامانجێکی هەیە ئەوێ جێبەجێ بکە ئەوێ بەدی بێنێت. ئێستا سیستمی سیاسی لە ئێرانە ئامانجەکەی لە ماوەی 47 ساڵی ڕابردووە ڕوخاندنی دەوڵەتی ئیسرائیلی لێدان بۆ لە بەرژەوەندیەکانی ئەمریکا. ئەگەر بێت و ئێستا لەم چرکە ساتی کە من و تۆ قسەی تێ ئەەکەین سیستمی سیاسی ئێران دەسەڵاتدارانی ئێران بڕیار بدەن ئەم ئامانجیان بگۆڕن و بڕیار بدەن کە ئەبنە دۆستی ئەمریکا بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەپارێزن و پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی ئەکەنەوە زۆر ئاسایە لەم چرکە ساتەیە جەنگەکە بوەستێ واتە پەیوەندی بەچێوە هەیە پەیوەندی بە ئامانجی سیستمە سیاسیەکەوە هەیە. ئایا ئەم سیستمە سیاسی ئەوێ دۆستایەتی ئەمریکا و ئیسرائیل بکە یاخود بەردەوام بێت لەسەر دژایەتیکردنی ئەمریکا و ئیسرائیل. بۆیە ئەم جەنگە کۆتایی پێنایە هەتاوەکو ئەم سیستمە لە ناو خۆیە یا ئەوەتان لە ناو خۆیە وەکو ئەم دەستە بژێری کە ئێستا هەیە گۆڕانکاری لە ئامانجەکانی خۆیان لە ئەهدافەکانی خۆیانەکەن و ئەبنە دۆستی ئەمریکا یاخودەوەتانی ئەبێ ئەم نخبە سیاسیە کۆتاییان پێبێ نخبەیەکی سیاسی تر بێ کە سیستمیکی سیاسی تردا بمەزرێنێ کە تایە ئامانجەکەی دۆستایەتیکردنی ئەمریکا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی بێ لەگەڵ ئیسرائیلە. واتە بە شێوەیەکی گشتی ئەم جەنگە ڕاناوەستێ تاوەکو بەڵێ. دکتۆر لە ماوەیەم چەند ڕۆژە کە لەگەڵ میوانەکانم وەکو جەنابەت گفتوگۆمان کردووە زۆربیان کۆکن لەسەرەوەی کە ئەم دەسەڵاتی ئێستای ئێران بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێرانیان لەگەڵە بە تایبەت شیعە تونتڕەوەکان و ئەو شیعانەی کە زۆر وابەستەی خامنەیی بوون و تەواوی ڕێنمایی و قسەکانی خامنەیان جێبەجێ کرد و ئەوەش کەم نین ینی ژمارەیەکی زۆرن لە ئێران. ئایا گۆڕینی دەسەڵاتی ئێران هێندە ئاسانە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە؟ خاتونجان لە ماوەی 47 ساڵی ڕابردووە ماکینەی ئیعلامی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی ئەوتۆ ئیشی کردووە کە جۆرێک لە بیرروبۆچوونی لە ناو نەک نخبەی ڕۆشنبیری کووردا بەڵکو لە ناو نخبەی ڕۆشنبیری چواردەوری ئێرانە بە دەوڵەتانی کەنداویشەوە و تەنانەت دوێنێ ئەگەر تەسریحێکی دۆناڵد ترامپ هەیە باس لەوە ئەکا لە دوای لێدوانەکەی پزیشتیانەوە ئەڵێ لە ماوەی 1 سەدەی ڕابردووە چەند سەدەی ڕابردووە ئێرانیەکان بە هیچ شێوەیەک لە هیچ جەنگەکان نەتوەڕاون و ئامادە نەبوون داوای لێبوردن لە هیچ کەسێ بکەن. ئەمە بەرەنجامی ئەو ماکینە ئیعلامیەکە لە 47 ساڵی ڕابردووە ڕژێمی ئێران وای بردۆتە مێشتی خەڵکەوە کە بەشی هەرە زۆری خەڵکی ئێرانی لەگەڵایە بەشی زۆری شیعەکانی لەگەڵایە و ئازەریەکان کێشیان لەگەڵیانیە عەرەبەکان لە خوزستان کێشیان لەگەڵیانیە و تەنانەت بەشی هەرە زۆری کورد شیعە مەزهبەکان کێشیان لەگەڵیانی ئەوەی کە کێشەی لەگەڵی هەیە بە جۆرەی ئەوەی کە ئێرانیەکان و ڕژێمەکە وتوێتی کە تەنها گروپێکی ئیسلامی سوننەگەران لە کوردەکانە کە کێشیان لەگەڵ ڕژێمەکەیە هەیە. من لەو بەڕێزانەی کە جەنابەت باسیەکەی لە چەند ڕۆژی ڕابردووە قسەت لەگەڵیان ناکردو و باس لەواکەن کە زۆری نێشیعەکانی لەگەڵایە و من لیانە پرسم ئایا چ ڕاپرسیێکیان لە بەردەمایە ئایا چ ئامارێکیان لە بەردەمایە ئایا من تەنانەت ئەوە ئەپرسم هەر یەکێک لەو بەڕێزانە کە باس لەواکە کە ڕوخانی ڕژێمی ئیسلامی ئێران قورسە و بەشی هەرە زۆری شیعەکانی لەگەڵایە و ئەمانە بە مەرجەعی خۆیانی ئەزانن ملیانە پرسم دانیشتوانی ئێران چەنە؟
هەر بزانم ئەزانە ژماری دانیشتوانی ئێران چەنە بە تەقدیر ئەوترێن 90 ملیۆن کەسە. ئایا ئەم 90 ملیۆن کەسە ئەگەر بە تەقدیریش بێ چەند ملیۆنی شیعەیە، لە سە تا چەندی شیعەیە، لە سە تا چەندی کوردە، لە سە تا چەندی بلوچە، لە سە تا چەندی ئازەریە. بۆیە ئەمەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لە مێشتی خەڵکا چەسپاندوێتی کە ئەو بەشێکی هەرە زۆری خەڵکی لەگەڵایە تەنانەت ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردووە وتارەکانی ڕۆژنامەکانی تورکیا بخوێنیتەوە باس لەواکەن کاکە ئەم ڕژێمە گۆڕینی زۆر ئەستەما. ئەم شیعارەی کە ئەوان هەموو ڕۆژێک عاشورایە، هەموو ڕۆژێک کەربەلایە، ئێستا زنوو بۆتەوە بە هیچ شێوەیەک ئەم ڕژێمە قابلی گۆڕانکاری نییە. من لێرەوە پێت بڵێم ئەم ڕژێمە وەکو شێرە بەفرینەیەک وایە تەنها بەس وەکو ئەوەی کە ئەڵێ قەبارەکەی ماوە تەنها هینەکەی ماوە قەباغەکەی ماوە لە هەر ئانوساتێکە لە هەر ئانوساتێکە کە قووەتێکی قاهر پاڵی پێوە بنێ ئەڕوخێ. ئێستا ڕەنگە بپرسن باشە بۆچی لە ئێران و لە شارەکانی ئێرانە خۆ پیشاندان ناکرێ. ئەگەر ئەوەی کە ئاگەی لە وەزعی ئێران بێ ئەزانێ هەموو کوچە و کۆڵانەکانی شارە گەورەکانی ئێران کە کاریگەرن پڕکراوە لە هێزی چەکدار کە خەڵکی لە ماوەی کیلۆمەترێکا کە ئەڕات تووشی چەندین بازگە ئەبێت و لێپرسینەوەی لەگەڵاکرێت داوای مۆبایلەکەی ئەکری ئەگەر دەموچاوتی بەدڵ بێت لە کۆنتڕۆلکردنی دۆخی ناوخۆش سەرکەوتونە بۆ ئێران. ئێران لە کۆنتترۆلکردنی دۆخی ناوخۆیە بە هیچ شێوەیەک سەرکەوتون نەبووە. سەرکەوتن ئەوەیە کە تۆ بتوانانی قەنەعەت بە خەڵکەکەی خۆت بکەی کە بە ڕەغبەتی خۆی قەنەعەتی بەدەسەڵاتەکەی تۆ هەبێ. ئێمە لە دوو مانگی ڕابردووە کاتێک کە خۆپیشاندانەکانی ئێران ڕوویدا لە مانگی یەکە ئەوانی کە ئاگداری دۆخی ئێرانن بە دۆشکە لەسەر جادەکان بە دۆشکە تەقە لە خەڵک کراوە خەڵکی قەتڵ و عام کراوە. نزیکەی وەکو لە ئیعلامەکان و بیسومانەکە ڕاستە ئەمە ئامارێکی ڕسمی و باوەڕپێکراو نییە کە بڵێن 100% بڕای پێکەین، بەڵام لە سەر و 20,000 بۆ 30,000 تەنانەت باسی 40,000 کەس سەکرێ کوژراوە. ئەمە ئەگەر دانیشتوانێک هاوڵاتیانێک بڕۆیان بە دەسەڵاتەکەی خۆیان هەبێ و دەسەڵات بڕای پێیان هەبێ دەسەڵاتێکەکەی بێتە سەرجادە و لە پێناوەی کە خەڵکاتۆتە سەرجاد و خۆپیشاندانی کردو تۆ خەڵکی بە دۆشکا بکوژیت. بۆیە نەکنیان توانیوە ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای ساڵانی 2003ەوە لە ئێرانە ڕوئەدا و بە تایبەتی لە دوای ئەوەی کە پێوترا حرەکەی سەبزیان جوڵانەوەی سەوز خەڵکی بە زۆری زۆرداری بە زەبری چەک سەرکوت کراوە. ئەجینا دانیشتوانی ئێران و خەڵکی ئێران بە هیچ شێوەی بۆ دەسەڵاتە ڕازی نین. ئەمە معنایەوە نییە کە خەڵکی لەگەڵانیە، ڕەنگە بە شەبکەیەک مەساڵحی اقتصادی و لە ڕێگەی ئەوەی کە بەرژەوەندی خەڵکی بەخۆیەوە بەستووە لەوانە بێت چەند ملیۆن کەسێکی لەگەڵا بێ. ئێمە لە بیرمان نەچێ بەس هێزی ئەمنی لە ئێرانە نزیکەی 850,000 کەس هێزی ئەمنیان هەیە لە باسیچ و لە هێزە ئەمنیەکان. ئەمە جگە لە سوپای پازاران، یعنی هەر ئەمانە خۆیان لەگەڵیا بنزیکەی چەند ملیۆن کەسێکەکە، بەڵام بە بەراورد بنزیکەی سەر و 90 ملیۆن کەس ئەمانە چ ڕقەمێکن. بۆیە ناتوانین تۆ باس لەوە بکەی بڵێ ئەگەر چەند ملیۆنێکی لەگەڵا بێن 2 ملیۆن کەسێ 3 ملیۆن کەسێ ئەمە مانای وایە ئەم ڕژێمە شەرعیەتی هەیە و ڕەوایی هەیە بە هیچ شێوەیەک ناڕوخێ. نەخێر من لەو بڕواایەدام ئەگەر ئەمریکیەکان و ئیسرائیلەکان بەردەوام بن لەسەر ئەم جەنگەیان بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بن بەبێ ئەوەی کە یەک سەربازی ئەمریکا داخڵی ئێران بێ لە ناوخۆی خۆیان ئێران کۆتایی پێدێ. و من لەو کاتێشی کە حرەکەتی ژینا دەسی پێکرد خۆپیشاندانەکانی ژینا دەسی پێکرد من پێت بڵێم لەو کاتەوە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران نەماوە. ئەوەی کە ماوە تەنها ئەوەیە بە زەبری چەک و کوشت و بڕ خەڵکی ناچار کردووە کە بێدەنگ بن. زۆر سپاس دەکەم دکتۆر مەهدی ئەبوبەکر پسپۆری فەلسەفەی سیاسی لە سلێمانی و میوانی کوردستان 24 بووی دەستخۆش.